باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میانەی بەشداریکردنی لە کۆڕبەندی ساڵانی هەولێر چەند تەوەرێکی گرنگی سەبارەت بە ڕەوشی سیاسی عێراق و هەرێمی کوردستان و پرسی هەڵبژاردن و ڕەوشی ئەمنی خستە ڕوو لە کۆڕبەندەکەدا سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی ڕایگەیاند کێشەی نێوان پارتی و یەکێتی شتێکی زۆر بچووکن، ئامادەن بۆ گفتوگۆکردن بەمبەستی چارەسەرکردنی تەواوی کێشەکان. ئێستا تۆ سەیری کێشەکان کە لە بینی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان شتی زۆر بچووکن، شتی زۆر بەسیتن. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگامان هەر کراوە بۆ گفتوگۆ. دەستپێشکەریەکان ئێمە ئەیکەین بۆ دانیشتن، ئامادەشین بە هەموو نەوعێک پێویستە کات لەگەڵ کێ دانیشین، پێویستە کات بچین بۆ کوێ، ئێمە ئامادەین و هەر ئامادە بووینە. سەبارەت بە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و کێشەکانی حکوومەت ئاماژەی بۆ کرد، ئامادەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی دروست بووە، بەڵام ئامادە نین بەشداری کۆبوونەوەکانی حکوومەت بکەن تا لێک تێگەیشتن دروست دەبێت. ئامادە نین بین بۆ کۆبوونەوەی کابینەتی حکوومەت حتا لێک تێگەیشتنێکمان هەبێت. یەک جوابمان نەداوەتەوە، یەک شتمان نەکردووە بەرامبەر ئەم هەموو کێشانەی کە بەرامبەر ئێمە هەیە. بۆ ئێمە ئەمانەوەی گەورەتر لەوە بیرکەینەوە. ئێمە ئامادەین چه هەنگاوێک بنین بۆ چاکردنەوەی ئەم وەزعە بینین، بەڵام وەرن بەڕاستی بەجددی وەرنە پێشەوە تکایەکی برایەنە دوای هەموو کۆبوونەوەیەک کە باشە بەزمێک دروست مەکەن تا بمانگەێنێتەوە سفر. هەروەها سەبارەت بە کێشەمنیەکان و ڕادەستکردنی کادران یەکێتی بە دادگاوتی هیچ کادرێک یەکێتی ڕادەستی دادگا ناکە تا دڵنیان نەبن دادگاکە دادگایەکی ڕاستەقینەیە. من یەک کادری خۆم، یەک کادر تەسلیمی هیچ دادگایەک ناکەم تا تەقەنەعەت نەکەم کە ئەو دادگای ڕاستەقینەیە. و ئێمە ئامادەین لێکۆڵینەوەیەک بکەین بەیەکەوە. با ئێمەش بەیەکەوە نەکەین MI5 هێنن، CIA هێنن، FBI هێنن، سەباح سنگەرە هێنن، کێ ئەهێنن یارمەتیمان بات ئێمە ئامادەین. لەوە باشترە توانم چی بڵێم. هەر لە چوارچێوەی تەورەکانی کۆڕبەندەکە ئاماژەی بۆ کرد، ئەنجامدانی هەڵبژاردن پێشنیاری یەکێتی بووە و ئامادەن بۆ هەڵبژاردن، بەڵام هەڵبژاردن کێشەکان چارەسەر ناکات تا لەسەر یاساکان ڕێک نەکەون. پێشنیارمان وابوو کە ئەم مەسەلەی ئینتیخاباتە بەلەوەوە دەست پێ بکەین. ئەمە شتێکی بچووکە بەڵکو لە حەلکردنی ئەم مشکلەیەوە بتوانین مشکلەیەکی تۆزێک گەورەتر حەلکەین، دوای تۆزێک گەورەتر حەلیکەین، دوای تۆزێک گەورەتری حەلیکەین، ئینشەڵڵا مشکلەمان نامێنێ. من پێم وانییە ئینتیخابات مشکلەکانمان حەلکات. ئەگەر بە دڵێکی فراوان بە ڕۆحیەتی برایەتی ڕێکەوین لەسەر قانونەکان، گەمەی بچووکی مناڵانە لە یەکتری نەکەین، زۆر حەزەکەین ئێمە ئینتیخابات بکرێت، بالعکس زۆر گەشت بینیشین بۆ نەتیجەی ئەم ئینتیخاباتە، زۆریش حەزەکەین ئینتیخابات بکرێت. مەسەلەی کۆتاکان بەغەڵەتی تەرجمە ئەکرێت. ئێمە زەدی کۆتا نین، بالعکس ڕەنگە پێویست بکات چەند کۆتایەک زیاد بکەین، بەڵام پارتی لە بەغا داوای شتێکەکات و لێرە داوای شتێکەکات. من پرسیارێکم هەیە بۆ ئەگەر بۆ بەغا باش بێ بۆ کوردستان خراپە. سەبارەت بە پرسی کەرکووکیش جەختی لەوە کردەوە لە هەموو کۆبوونەوەکانیان لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق پرسی کەرکووک لە پێشینەی کارەکانیان بووە و ئامادە نین سازشی لەسەر بکەن. دڵنیاتانەکەمەوە دانیشتنێک نەبووە لە بەغا، کۆبوونەوەیەک نەبووە لە بەغا، سەردانێک نەبووە لە بەغا. ئێمە باسی کەرکووک نەکەین و زۆر بەجددیش باسی کەرکووک نەکەین. ئامادەش نین تەنازول بکەین لەسەر مەسەلەی کەرکووک و هەواڵەکانمان لە کەرکووک، بەڵام دەربارەی ئەوەی کە لەگەڵ پارتی چەند بەیەکەوە ئیشمان کردووە بۆ کەرکووک سفر. لە کۆتایی کۆڕبەندەکەشدا جەختی لەوە کردەوە دەیانەوێت لەگەڵ هەموو لایەنەکان ڕێک بکەون لە پێناو مافی میلەت، داواشی لە هەموو لایەنەکان کرد هاوکاریان بن بۆ چارەسەرکردنی تەواوی کێشە و قەیرانەکان. ئێمە ئەمانەوێت لەگەڵ هەموو کەسێک ڕێکەوین. ئێمە ئامادەین وەکو هەموو جارێک تەنازول لە حەق و حقوقی خۆمان بکەین وەکو حزب بۆ میلەتەکەمان. ئێستش ئامادەین. لێرەش وەعتان پێدەم چۆن 2 ساڵ پێش ئێستا لەم کورسیە داوام کرد لە هەموو کوردەکان وەرن یەک بگرن، وەرن بەیەکەوە بچین بۆ باغا، ئێستش نەڕۆیشتووە بڕوە. پێتان ئەڵێم دووبارەیەکەمەوە یەکێتی هیچی نەکردووە، دەستمان نەکردووەتەوە بە هیچ نەوعێک. باشە دەوەرنە پێشەوە لەگەڵمان چاوەڕێی چیەکەن، هەر حەلیەکەین.
سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی لەو کۆڕبەندەدا ئاماژی بە تەواوی کێشەکان کرد و هاوکات پێشنیاری بۆ چارەسەرکردنی کێشەکان خستە ڕوو باوکاری هەموو لانە سیاسیەکانی دیکەی هەرێمی کوردستان.